السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. من سيارك هذا بزحمات. فرمو. هكار هندك بيجن تنابد تصبح صلاة ودان إلى حركة تلابي درسته. تخوا دوباركي تو زحمة بصلوات شي؟ هندك بيجن تنابي تصبح صلوات ودان. بتسبيحة؟ يعني. بلا. باش. باش. اي بس رچاو تێگەیشتم تێگەیشتم بەڵێ تێگەیشتم بەس نازانم وەکوێ بە بادینی قسە بکەم دەنا تێدەگەم الحەمدولله. باش سەڵاوات دان بە تەسبیح بێ یاخود ذکرکردن سبحان الله الحەمدولله لا إله إلا الله الله أكبر هەرچی بێ بە تەسبیح بیکەی ئایا دروستە یا دروست نییە. ئەم مەسەلە مەسەلەیەکی فقهیە مەسەلەیەکی عەقیدەیی نییە. زانایانیش لە ئیجتیهادیاندا دوو ڕایان هەیە هەیانە بە دروستی دەزانێت هەشیانە بە زۆر نادروست و خراپی دەزانێت. ئەسڵ ئەوەیە کە تۆ بە پەنجەکانت بیکەیت سبحان الله الحەمدولله لا إله إلا الله الله أكبر أستغفر الله بە پەنجەکانت بیکەی ئەوە باشترە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پەنجەی دەستی کردوێتی بە دەستی ڕاست. ئەی کە کەسانێک هەیە پیرەمێردێکە پیرێژنێکە مەثەلەن یا پیرەمێرد و پیرێژنیش نەبێ وا ڕاهاتووە کە بە دەسبیح ذکر دەکات و فعلا کە بێت و لێی ببڕی ئەوە ذکرەکەی پێ ناکرێت. الله ئاعلم بە گوێرەی فتوای ئەو زانانەی کە بە جائیزی دەزانن ئینشاء الله با بەردەوام بێ لە ذکرەکەی و ئەگەر بە تەسبیحیش ڕاهات پێکە بتوانێت ئیستیغنا لێ بکات بیکە نەیتوانی ئاسایە بە بەردەوام بێ ئینشاء الله. یا ئەوەی کە ئێستا هەیە مەثەن لە مۆبایلەکاندا عەدادی ذکر هەیە مۆبایلی ئێستا يعني ذكرت بۆ دەژمێرێت هەر پەنجەی لێ دەدەی سبحان الله سبحان الله سبحان الله يعني لا إله إلا الله لا إله إلا الله بۆچی بۆی بۆ خۆت بزانیت مثلا دادناوە ڕۆژی 300 جار بۆ نمونە لا إله إلا الله بکەی بۆ نمونە دادناوە 100 جار بیکەی 100 جار استغفر الله بکەی کە ئاوا حسابی دەکەی دەزانی دەڵێ الحەمدولله ئەمڕۆ ئەو بەرنامەی دام نابوو جێبەجێم کرد ئەمە خۆشە مشکلەی تێدا نیە إن شاء الله تعالى.